ئەوە دایک و باوکە ئەتوانێ وا بکە مناڵەکانی گەورە بن. ئەڵێن سەلاحەدینی ئەیوبی تەمەنی 10 ساڵ بوو لە کۆڵان یاری ئەکرد لە کۆڵان لەگەڵ مناڵەکانی هاو تەمەنی خۆیان باوکی گرتی وتی وەرە ڕۆڵە من تۆم ناهێناوەتە دنیا بچی لەگەڵ مناڵەکان یاریکەی من تۆم هێناوەتە دنیا بۆ نیەتەی تۆ ببی بۆ ڕۆڵەی بتوانی قودسم بۆ ڕزگارکەی. سەلاحەدین ئەیوبی بوو پیاوە هەر بە مناڵیەوە باوکی پەروەردەی کرد ئەبێ قودسم بۆ ڕزگارکەی کردی. محەممەد فاتحی ئەستانبول ئەڵێ دایکی بە تەمەنی 8 ساڵی هەموو بەیانیەگەیەنا لە بەردەم شورای ئەستانبولی ئێستا جاران قوستەیتنیان پێوت ئەیوەستانەوی کوڕی خۆم ئەوە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەو دیوی ئەو شورایە پیاوێک ڕزگاری ئەکا ناوەکەی ناوی منە بۆیە ئێمەش ناوی تۆمان ناوە محەممەد ئابە نیەتە. ئەوە باشترین سەرکردەی موسڵمانانە و باشترین جێیشیش لەو سەردەمەیە کە بۆ خوات جیهاد بکە ئەو جێشەیە لەگەڵ پیاوایە کوڕی خۆم من بەو نیەتە تۆم پەروەردە کردووە ناوم ناوی کە تۆی بێتە ئەو محەممەدەی کە بتوانێ ئەو قوستەنتینیەم بۆ ڕزگارکەی. هەر بە مناڵی ئیمامی مالی کە سەرمەزهەبە بەڕاستی ئەڵێ دایکی بە مناڵی زۆر حەزیە کرد ئەم مناڵی بگەێنێتە دەستی زاناکان و لە مزگەوتی پێغەمبەری خوا لە مەدینە پەروەردە ببێ. مناڵەکەی حەزی لێ نەبوو جلی زانایی ئەو سەردەمەی بۆ کڕی زانایان وەکو جبەیی کە ئێستا هەیە لەبەر یەکرد مناڵەکەی لایە برد چوو بە دراوسەکانی و بە ڕەفیقەکانی مناڵەکەی وت کوڕە باشەکانم خەڵکە باشەکە و دراوسێ و چاکەکانی من ئەم کوڕم ئەمەوێ من پەروەردەیەکەم بە پەروەردەیەکی دیندارانە نەک بەس بۆ خۆی نوێشکا ئەمە بێتە عالمێک. ئێستا جلی عالمەکانم بۆ کڕیوە لەبەر یەکەم ئەگەر هاتە دەرەوە ڕەحمەتان لێبێ پێت پێی بڵێن زۆر جوانە لێت ماشەڵڵا ئەو جلە جوانە و کێ بووی کردووی. ئەڵێ ئاوا بوو ئەم دایکە پەروەردەی ئەم مناڵی کرد کە چوە دەرەوە هەمووی دەستخۆشی لێ کرد و ماشەڵڵا زۆر جوانە و جلەکە دوایەتە دای نەکەندەوە. چوە خزمەت مامۆستایان یەو سەردەمە بوو بۆ ئیمام مالیکەیەکە ئێستا یەکێکە لەسەر مەزهەبەکان کە شەو ڕۆژ لە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرزی وتوێتەوە. ئەو ئیمام مالیکەیە فەرمێ چەندین جار لە مەدینەیە بینراوە بە پێخاوسی گەڕاوە توانە قوربان ئەی کوا نەحلەکانە فەرمێتی من شەرمەکەم پێ بنێم بە خاکێکە پێغەمبەری خوا لە ژێریان هێژرا بێ بە پێڵاوە شتی وا ناکەم. ئەوە چییە بەرهەمی چێ بوو؟ ئیمامی شافعی هەمووی بیستومانە پەروەردەی چێ بوو دەستی دایکێ بوو کە خۆی لە غەزەی فەڵەستین لەدایک بۆ شافعی هەر بە مناڵی تەمەنی 7 ساڵێک باوکی مردووە دایکی قورآنی پێ لەبەرەکە بە 7 ساڵی ئەیێنێ بۆ مەکە لە خزمەت زاناکان ئادایەنێ تاوای لێ ئیمامی شافعی لە 19 ساڵی ئابێتە مفتی 19 ساڵ تەمەنیەتی هەموو عولەما پێڵێن تۆ بۆ دێ فتوا بدەی ئێستا نەک وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. ئەمە دایک و باوکی کاوە ڕاستی